سڵاو پەیوەندی نێوان ژن و سیاست چۆنە؟ ئایا لە کوردستاندا ژن پێگەی خۆی هەیە لە ناو سیاست و ممارەسەی سیاسیدا؟ بینەرمان بن. یەکێک لەو کێشانەی کە ڕوبەڕووی ئافرەت دەبێتەوە پرسی باڵادەستی مێژووی پیاوە کەوای کردووە بەشی هەرە زۆری تێگەیشتنی مرۆڤ بۆ خۆی و بۆ دەوروبەری ڕەنگڕێژ بکات. واتە پیاو بە درێژایی ئەم مێژووە توانی وێتی پێناسەی خۆی و ئافرەت بکات چونکە خاوەن هێز و دەسەڵات بووە. لێرەوە لە سەرەتای سەدەی بیستەم چەندین ڕەوت و ڕێکخراوی تایبەت بە ژنان لە هەموو جیهانسەری هەڵدا بۆ ئەوەی ئەم تێڕوانینە بگۆڕێت و ژنانیش بتوانن گزارش لەبوون و پێگەی خۆیان بکەن. لە ناو کۆمەلگادا ڕۆڵی شیاوی خۆیان بگێڕن و لەم سۆنگەیەوە لەسەر ئاسی دەوڵەت و نێودەوڵەتیدا چەندین دەقی یاسایی و ڕێکەوتن هاتوۆتە ئارا وەک سیستەمی کۆتا و پارێزگاری لە ڕێژەی بەشداری سیاسی ژنان. بەڵام یەکێک لەو پرسە جددیانەی کە هەمیشە لە ئارادا بوو ئەوەیە ئەگەر زەمینەی کۆمەڵایەتی و کولتوری کۆمەلگا دەستکاری نەکرێت و لە ناو سیستمی پەروەردەوە تاکەکان فێری یەکسانی و ئازادی نەکرێن ئەوە لەسەرەوە و لە ناو بەڕێوەبردن و دەسەڵاتدا ئافرەت دیسان هەمان ڕۆڵی پیاو دەجێڕێت یان دەبێت بە سێبەری دەسەڵاتی پیاو واتە ناتوانێت گزارش لە ژن بوون یا پێگەی ژنانەی خۆی بکات. بە درێژایی مێژوو ژنان دەورێکی زۆر سنوورداریان هەبووە لە کایەی سیاستدا تاکو دەگەینە سەردەمی مۆدێرنە یاخود نوێگەرایی. بە تایبەتی لە سەدەی بیستەمدا ئەنجا ژنان لە بواری دەنگدان و هەڵبژاردن و سیاستدا و تەنانەت گرتنە دەستی دەسەڵاتیش دەور دەبینن. بەڵام لە ناو کللتوری ئێمەدا واتە لە دنیای موسڵمان نشیندا ئەم بابەتە تاکو ئێستا جێگەی مشتومڕە و کۆمەڵگەکان بە زۆری پەسەندی ناکەن. لە ناو کۆمەڵگەی کوردەواریشدا بە هەمان شێوە ئەم کەلتورە زاڵە. بەڵام وەک دەبینین لە ئێستادا لە کۆمەڵگەی کوردیە ژنان بە هێواشی ئەتوانن جێی خۆیان بکەنەوە لە ناو سیاسەتە. ئایا هاتنە ناو سیاسەتی ژنان چ لە کوردستاندا چ لە جیهانی موسڵمان نشیندا وەک ڕواڵەتێک ڕووکەشێک وایە یاخود پێداویستیەکی مێژوویە و دەبێ ئەوان دەوری خۆیان ببینن. ژن بۆ سیاست ئەشێ ئەم پرسیارە لە ناو کۆمەڵگەی کوردیا کرێ پرسیاری خۆم نییە. کێمە باسی سیاسەتەکەین زۆر جار ئێمە یەکسەر ببان بۆچێکی تر ژن ئەبێ دوور بێ لە سیاست بەس خۆی لە ڕاستیە ژن بۆ خۆی کاینێکی سیاسیە بە هۆکاریەوەی کە زۆر جار کاتێک کە کێشێک لە بینی ژنومێردا دروستە بێت ژنەکە ئەتوانێت هۆکار بێت بۆ دروستبوونی کێشەکە و هۆکاریشە بۆ چارەسەرەکەی واتە بۆ خودی خۆی یاخود خۆڕسکی خۆی ژن بۆ خۆی سیاسیە. بەڵام کاتێمە لە کۆمەلگاکەی نەسەر بابەتی ئەوەی کە ژن بۆ سیاست نەرمونیان یا دیبلۆماسیە و نەرمونیانە لە هەمان کاتی شەڕەنگێزە زۆر جار واتە زۆر جار کە ئەگەر غەدری بۆ خۆی یەکێک سەیری مێژوو بکەین زەرکی ئەو کێشانەی مێژوو هەمووی زۆر بزۆی لەسەر ئافرەت بووە واتە ئافرەت بە خۆی کاینێکی سیاسیە. بەڵام لە ناو ئێستا یاخود لەم سەردەمەیە کاتێک یاخود لە ناو کولتوری کوردیە کاڵێ ژن و سیاست دورن لە یەک بەداخەوە بۆ چوونێکی هەڵەیە ئەمە چەند هۆکارێکی لە پشتە هۆکاری کولتوری هۆکاری با پیا و سالاری و باوک سالاری ئەمە کۆمەڵێک بابەتی لە پشتە ئەگەر نا سیاست بۆ و بوارەکانی تر ئافرەتیش بە خۆی خۆی تیا بدۆزێتەوانی کاری تیا بکە بێگوما سەرکەوتووە. بەڵام کاتێک کە بواری پێ نادرێت یاخود پاشکۆی ئەبێ بە پاشکۆی پیاوەکان ئەمە بۆ خۆی کێشەیە. ینی بەڕێزت پێت وایە بڵین ئەوە کەلتورە ناهێڵێ ژن پێشکەوێ کلتورە ناوست لە دنیای سیاستەوە سیرکە ئەمە دوو لایەنەیە. لایەنی یەکەمیان من یەکەم بە پۆلۆن یەکەم بۆ دووشت یەکەمیان حیزب و دەسەڵاتە لایەنی دومیان کۆمەلگا و کەلتورە کۆمەلگا بەجیا بۆچی ئێمە حیزب و دەسەڵات واتە من ئەگەر لەناو حیزبێک نەبم ناتوانم سیاست بکەم و لە هەمان کاتیشە من ئەگەر کلتورەکەم ڕێگەم نیە هەر ناتوانم سیاست بکەم واتە حیزب یاخود دەسەڵات من بەستم لە تەشریع واتە دانانی یاسایە کە بوار با بە من چ یاسایەک ڕێگا ئەگرێت هەنێک جار ئێمە ئەگەر سەیری مێژوو بکەین کۆمەڵێک یاسا پاژەوەی کە بەڕاستی لە دەوڵەتەکانی تر لە ساڵ 1970 توانێت بە تەواوەتی جۆرێک لە مافیەک درابووی کە ئافرەت مافی دەنگدانی هەبێ و مافی خۆ هەڵبژاردن و کاندیری هەبێت ئەوش لە ئەمریکا لە سەدەی هەژدەوە ئەگەر هەڵە نەبم
یا لە سەدەی 19 ڕێگەی داوە مەسەلەن تا ئێستاش کەمینەیە بەڵێ طبعا ئەو پاشکۆشێکی زۆر ئێمە سەی دەوڵەتە ئەوروپیەکان و یاخود دەوڵەتە غەربیەکان بکەین ڕۆژ ئاوایەکان بۆ ئەوانیش بخوایان کۆمەڵێک ڕێگربوون لە ژن بەڵام ژنەکان هەروازیان نەیەنا هەر هەوڵیان کۆششیان کرد تا گەشتن بەو ئاستا بەڵام ئێمە لێرە ئێمە تازە دەستپێکین بەڵام بمبورە باسی ئەوروپامان کرد تا ئێستاش لە ئەوروپا و لە جیهانی پێشکەوتووە ژن لە جیهانی سیاسەتە پێتوانێ هەر کەمینێکی زۆر کەم بێلانێ لە سەتا یەک پێککنێنێ لە هەم لە بابڕین تیۆریزەی سیاسی لە زانای سیاسی کە ئەنووسێ و ئەڵێ هەم لە بواری پراکتیزەکردنەوەک سەرۆک وەکسەرێک ڕاست ێستا کۆمەڵێک هەن بەس ئەوەش دیسان پێتوانێت زۆر کەمە ئەمە ناتوان بڵین کەمە چکە ڕێژەی ئەو ڕێژەی ئەوان بە جۆرێتیە لە جۆر و لە کوالیتی و لە نەوعیە تا فەرقی هەیە واتۆ ئافرەتانی کەچنە ئەوێسە مارگرێت تا شەرمان هەیە ئێمە کۆندەلیزە ڕایسمان هەیە وانە ئێمە سیرکن لە کاتی کۆڕۆنا ئەو وڵات بەڵێ مێرکلمان هەیە مێرکل بە خۆی ئەوە بەڕاستیمانە بخۆیان نمونن جگەلەوە ئێمە لە فنلەندا سەرۆکی فنلەندامان هەیە دیسان قیل لە قەلیلەی دەگمەنە یعنی مەسەڵەن ئێستا دەیان هەزار سیاسی پیاومان هەیە لەوانەیە هەزار پیاوی ژنمان هەزار سیاسی ژنمان نەبێ پێتوانێت ئەوەش ڕاست ئەمە لێرە لە ئەوروپایش ئەوە ڕێژەیە چونکە ئەو ڕێژەیە کە لە کولتورێک بۆ کولتورێک لە وڵاتێک بە وڵاتێکی تر خۆشن بە خۆشی ڕەنگە کۆمەڵێک کۆکار هەبێت کە نەچێتە بواری سیاسەوە مەسەلەن زیاتر حەزەکە لە کارێکیش بکاکە ئەرکی کەمتر بێت کەمتر چۆن بڵێ مەسئولێتی کەمتر بێت ئەو زیاتر مەترسی کەمتر بێت پاشان مناڵ ئەو کۆمەڵی ئەرکی ترمان هەیە ئێمە مناڵ بەخێوکردمان لەسەر شانە ماڵ بەڕێوەبردنمان لەسەر شانە کەواتەمە بۆ خۆی کارێکی زیاد بەس ئەگەر کارێکی فەرمانبەرێکی ئاسایی بکە بۆ ئەو ئاسانترێک و چێتە ماڵەوە لەبەرەوە بۆ سیاسەتیش بە خۆی ئێمە کاتێککە ئەچینە سیاستەوە ئێمە بۆ خۆمان ریسکێکە کە ئەیکەین بەوەی کە بمانێ و کۆمەلگا ئەش نەخەن ئەوەی کە من بێتە خەیاڵم زۆر لە فیمینیستەکان نازم بە کوردی تاسە کللیمەیەکمان نییە با بڵین ژنگەرایی ئەو ئێستا دامێنا لە خۆ باش لە فیمینیستەکانی ئەوروپا وانی بە تایبەتی چاپەکانیان بە زۆر ینی ئەمە بکەن بڵین کە ئافرەت خۆشیاندیقەتیان ناوە ژن جنس ڕێگەزیمەینە وەک جندەر کاتی ئەوە باس نەکەین وەک جندەر نەهێشتراوە بێتە سیاست یعنی وەک نەوەی کۆمەڵایەتی نەگوەک ئەوەی کە خۆی نەتوانێت بیکە بەڵام هەر لە تاریخەوا بوو ینی ئێمە بەڕاستی یعنی تۆ سەیرەکەی مێژووی ئێمە کە گەیشتوینەتی ئێرە مێژوویەکی زۆر بڵێن بە پڕێک کۆشش و قوربانی بووە ئەنێ ژنان لە جیهانە ئەو لە کوردستانیش بەس لە کوردستانش تا ئێستا بە کۆتانە بەسەر ناکەن عێراق باش بەتەکید ئێمە من شتێ بە بەڕێزت بڵێم کۆتا بۆ خۆی ئێمە کۆتا بۆ ئەمە غەدرێکە کە لە ژن کراوە کە بە سیاسی یاخود بە قانونی ئێمە کاڵین کۆتا واتە کەمینە بەڵام من کەمینە نیم لە کۆمەلگایە کەس ژنەکان خۆیان دەنگ بخوان بەداخەوانێ بەداخەوە ئێمە کێشێمان هەیە لەبەرکە هێشتا هۆشیارێکە نەگەیشتوتەوە ئاستا ئێمە من هەموو جارێک گەڵم ئەڵێم ئێمە ئەرکی ژن زۆر قورستەیەکە لە ئەرکی پیاوە لەبەرکە لە کاتێکا من کە لە سیاست ئیشەکەم ئەبێ بیر لە کۆمەلگاکە بکەمەوە و لە هەمان کاتیشان من کە ئەرکێکی ترم لەسەر شانە پەروەردەی نەوەیەک ئەو پەروەردەیەی نەوەیەکی ڕێکوپێکی جوانی بە سوود فێمینیستەکان یەکێک لەو قسانەی کە ئیکەن بۆ دلیل بۆ ئەوی کە بێ ژن بێتە پێشەوەی ئەڵەن کە ژن نەرمونیانترە ئەو تونند و تیژیە ئەو فەوزای کە ئێستا دوجار بینیمانەوە کە پوتن رووسیا ئەو تونند و تیژە ئەو فەوزایەکە لە سیستمی نێودەوڵەتیە هەیە بەهۆی ئەوەیە کە ڕەگەزی پیاوزاڵن بەسەر سیاسەتی نێودەوڵەتی و سیاسەتی ناوخۆیشە لەبەر ئەوە ئەگەر ژن بێ ئەو تونند و تیژە نابێ حتمما پێت وایە ئەو قسەی ڕاست بێ لە سایاسەم بەڵام لە تاریخا ژنیشمان هەوە زۆر خوێن ڕێژ بووە یانی ئاخر بۆچی خوێن ڕێژ بووە تۆ کەسێکی باگراوەندەکەم بکەی بۆ نمونە من نێکێ لە قسەکانەوە لە کاتێک یەکێک لە ئافرەتەکان مێردەکەی بەغەدرە کوژێت ئەو بۆ خۆی جۆرێک لە سیاسەتێک بەکارهێنێ کە بەرامبەرەکەی هێنێتە ناو وڵاتەکەی خۆیوانێ و هەر لەویە کابرا قەتڵ و ئامەکە ئەمانە بۆ چییە کابێتە مەلیکە مەسەڵەن شەجەرەت دوڕ لە میسر ناسراوە بۆی کە خوێن ڕێژ بۆ چەند نمونە یعنی فەرقی چیتر ئەمە فەرقەکە ئەوەی کە ڕەنگە ئەو بۆ خۆی ئێمە ناڵین خۆ ئافرەتی ژنیش بە خۆی مرۆڤە شەریکێک بوو کە پیان و مەرئە حەدیدیە لیبرالیزمی نوێی هێنایەوە کە ڕاستە بەڵام بیریشمانەی ئافرەتێکی سەرکەوتوو بە اقتصادی بەریتانیا بەرز کردوانی بۆ چەند سەدەیەک توانی کە بەردەوام بێت و ئەنجلە مێرکل بە هەمان شت ئەمانە بۆ خۆیان توانیانە مێژوویەک کللیمەی شەواز لەوانێ زۆر باش نەبێت لە زمانی عەرەبیە بەڵام دانیسقن یعنی لە پیاوەکانیش بە هەمان شت هەیە دانسقەیە پیاوەکانیش بخۆیان هەمووی لە سیاسەتا سەرکەوتوو نین
پیاوەکانیش بۆ خۆیان هەنێک جارێکێکن لەوانی کە تەنها ئەچنە بوارێکەوانی بەس سێرکی فاشل ئەبێ. باشە با من پرسیارە بکەم کە لەوانێ سیر بێ بۆچی ژن بێتە سیاتە سەر یانە چقی با نەبێ یانی دنیا جیهانی ترێ مامۆستاتی هەیە تەندروستی هەیە سوزان کۆمەڵایەتی هەیە بۆچی یانێ ئەمە هەر وەکو مۆدەوانیە کە ئەبێژن لە سیاسەتە بۆ ژنیش مرۆڤ نییە باخۆکایەکانی ترژەکای مرۆڤ کۆمەلگا هەر لە پیاوە نەخێر لە ژنیشە هەمیشە هاوسەنگیەک هەیە ئەگەر و هاوسەنگیە بڕواکە و هاوسەنگیە تێک بچێت هەموو کایەکان تێگەچێت یەکێک لە کێشەکانی فەشەلی سیاسەت ژن و پیا و هەردووشیان مرۆڤن بەس ژن کۆمەڵک طبعا ئەمە من قسەی خەڵکەکەم کۆمەڵک سیفاتی خۆی هەیە پیاویش کۆمەڵە سیفاتی خۆی مەسەن ژن ئایا ژن ئەتوانێت شەڕکاوەکو پیا سیرکە من بەڕای من ینی ئەوە ئێمە زۆر جارێ کێشەکەمان لەو یەکسانیایە بۆچی پیاوەکان هەمیشە ئەیانەوێ ژنەکان کە ئامادەن بەس بۆ ئەوی کە لە ماڵەوە بن و کاروباری ماڵ باسی ماڵەوەم نەکرد باسی یانی تۆ لە مۆزۆڤ یا خۆت فەرمان بەربێ سەرەکەیەوە بۆ سەر زۆر مە بەسمەیە بۆ بە زۆر ئەمانێ ئەوە بکەین لەبەرکە ئەو فەرهەنگە بواهی دروست بە ئەو فەرهەنگە واهی دروست بە ئەو بواری نییە بە ئافرد بۆ ئەزانێت کە سیاست احتیکارە بەس تەنها بۆ پیاوە لە چوارچێوەی کە پیاوە بەڵام ئەی باشە ئەی ژن ئەی بۆ خۆی ژنیش بە هەمان شت ئەتوانێت لەو کایە بێ و سەرکەوتوو بێ نمونەشمان هەیە واتە کاتێک ئێمە سێرەکەین کە کەمینەیەک ئافرەت دەچێتە ئەبێ ئەمە مەسەلەوەنێک کە ئافرەتەکانی تر بڵێن ئەمانە توانایان نیە نەخێر بواریان بۆ نەڕخساوە بەڵام لە هەمان کاتیشە ئێمە جۆری کوالیتینەوەین هەر بالمناسبە پێتوانێت هەر ژن خۆی ناچێ خۆ نێ پیاوەڕێگەی لێگرتوێ خۆی تااقەتی لێنێ خۆی مەجای خۆی نازانێت ئەمەشتێکی خۆڕسکەیە بەهۆی کللتوری کۆمەڵ هەنێکی خۆڕسکە من ناتوانم لە لەواتی هەموو ئافرەتێک جواب بەمەوە ئافرەتەکانمان هەیە زۆر جار ئێمە پێویستمان بە ڕێچکەشکێنێک هەیە جۆرێک لە ترسێکی کۆمەلگامان هەیە یان هەنێک جار ئێمە چیەکەین ئێمە ئەترسین لەوەی گەر پێکدا بنین لەبەروی بەداخەوانێ زۆر جار ئەلام ئەم کێشانە بۆ ئافرەتەکان دروستەکە من نمونەیەکی بەسیتە هێنمەوانێ کاتێ نەوال ساداوی 2004 کە خۆی کاندید کرد بۆ سەر کۆماری میسر ئەو دەستگاکان و دەستگا و لەگەڵ ڕۆژنامەگەریەکانی ناونا ڕۆژنامە زەردەکان لەبەرکە ڕۆژنامەکان هەموو دژی ئەو وەستانەوانێ بە جۆرێک هەستان کە بووی کە نەوال ساداوی هەموو شتە باشەکانیان لەبەرکە کە کۆمەڵێکیش کێشەی کۆمەلگاکەی چاکرد بوو تەوعێ خەڵکی کرد بوو لەو کاتێ هاتن هەمویان سفر کردەوە بۆ ئەمە ئافرەتەکان چیمان لێ هەنێک جار ئێمە خۆمان ناوێرین ئەترسین من بۆ خۆشم ڕەنگەوە هەنێک جار کە بمێ کارێ بکەم زۆر بیری لێ ئەەکەمەوە هەموو دەرهاویشتە ولایەنەکانی پاشان ئەمە لەبەرکە کۆمەلگەی ئێمە یاخود ئەم کۆمەلگای شەرقی یاخود ناوەڕاست ئێمە لێرە بۆ خۆمان تۆزی کێشەی کللتور و دین و هۆشیاری و هەمووی ئەمانە کاری کردوتە سەر ئەوەی کە بۆچی ژن ناچێتە سیاسەتەوان. ژن لە کوردستانە لە حاڵی حەزرە بەگشتی لە بواری سیاسەتا چۆنەبێنی ئەگەر باسی پرسی ژن بکەین لە ڕۆژی ئێستامان لە دنیا ئێستامان بەراورد بە پێشتر باشترە دەتوانێت بەراورد بە ساڵەکانی پێشتر لەبەر ئەوەی ئێستا ئەوەی دەیبینین هوشیاری زیاترە بە تایبەتی دوای ئەو سیستەمە نیزامی کۆتا کە هاتە ئاراوە کە کوردستان تەطبیقی کرد لە دوای ساڵی 2009 بۆ نمونە 2004 تا 2009 نیزامی کۆتا 125 بوو ڕێژەی ژن کەمتر بوو لە لای سیاسەتەوە بەڵام لە دوای 2009 ئەوەی دەبینین ڕۆژ بە ڕۆژ پێگەی ژن زیاتر دەبێت 2009 بوو بە چەند بە 30% ڕێژەی کۆتا ئەوەی دیتمان بەڕاستی بەرەو باشتر دەچێت ئێستا لە پەرلەمانی کوردستان لە 100 پەرلەمانسیانی ژنن سیدانی ژنن بەڵێ لە 100 تەطبیق کرا بە تەکید بەڵام کێشەکە لێرە ڕێژەکە نییە من دەمێن شتێک بڵێم ئایا ئەو ڕێژەی کە هەیە لە پێگەی بڕیاردانن بۆ نمونە لە موسسەیەک با ئێمە موسسەیەکی حزبیش نەبی یا حزبی بی یان پارتە سیاسەکان ئایا لە پێگەی بڕیاردانن ئەوەی دەیبینین بۆ نمونە لە 200 ئافرەت بایەکیان لە پێگەی بڕیاردان بن ڕاستە ڕێژەکە زۆرە بەڵام تا ئێستا نەگەیشتینە ئەوەی ئەو قەناعەتەی کە ئافرەت لە پێگەی بڕیارداندا بنێن مەبەستە بڕیار چیە یانی بۆ نمونە بەڕێوبەرێکی گشتی بیتن
بۆ نمونە هەمانە بەڵام باسی ڕێژەکەکەم بەراورد بە پیاو ئەگەر ئێمە باسی یەکسانی جێندەری بکەین کە ئێمە لە کوردستان زۆر باسی دەکەین و لە زۆربەی موسساتەکانی کوردستان لە زۆربەی پارتە سیاسەکان کە ئێستا ئەوە تەطبیق دەکرێت دەبێت ئەمە جیاوازی نەبێت لە ناحی زۆری کۆمەڵایەتی. ڕژگارخان با من پرسیارەکەوا لێ بکەم ئێکە خۆتان نەچن لێتر ئەم نظامی کۆتاش بە زۆر بەسەر خەڵکە ئەسە پێ یانی بۆ نمونە ئەوە حەقی پیاوێکە خۆرکرد بە حەقی خۆی ئەچێتە پەرلەمان مەسەڵەن یا ئەبێتە وەزیر یا ئەبێتش هەر شتێک کە تۆ بە نظامی کۆتا حەقی منە خۆی وەکو پیاو وانە ئەی جێندەر کەواتە ئێمە جیاوازی بینی ژن و پیاو بۆ جیاوازی بکەین بۆ ڕێگە بدەین کە جیاواز باشە تۆ ژۆکۆ من خۆت هەڵبژێرە دەنگیاندا بە تۆ مبارەک کرێ بەڵام مامۆستا تا ئێستا ئێمە ئەو بیرە پیاو سالاریەمان هەیە کە نابێت ژن سیاسی بێت ئەو بیرە لە مێشکی ئێمە هەیە کەواتە تۆ پێویست بە پەروەردێ ئێمە پێویستمان بە هوشیارکردنەوەیە لە منداڵیەوە پەروەردەیەکی تەندروست تا ئێستا کۆمەلگا ناڵێن بەس کۆمەلگای کوردی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی باشتێک پێ بڵێن با تۆزێک سەریح بین لە کوردستان پێگەی ژن زۆر لە پێشترە لەوەی ئەگەر بەراوردی کێن بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ناحەی سیاسی لە ناحەی پێگەی وەکو سیاسیش نەبێت لە ناحەی موسساتی حکومی بەڵام تا ئێستا ئەو ڕێژە نەگەیشتە ئەو قەناعەتێکی ئێمە باوەڕمان بەوە نییە کە بۆ نمونە با باسی ئافرەتیشکەم نەک باسی پیاو با تەنها ئێمە نەڵێین فێمینیستین و دیفاع لە ئافرەت دەکەین تەنانەت ئافرەتەکانمانیش وا پەروەردەکراون کە بڵێن ئێمە حەقمان بە سیاست نییە سیاست ژانە سەر پەروەردەی کۆمەڵایەتیە بە تەکید ئەمەش ئەوڵم کەواتە بەڵێ پەروەردەیە لە منداڵیەوە ڕۆژگارخان بە سەراحەت قسە بکەین سیاست بەشێک لە بواری کۆمەڵایەتی ئێمە لەم لاوە لە بواری کۆمەڵایەتیمان تا ئێستا ژن لەسەر شەرەفە کوژین لە کوردستانە ئەفرەت تا ئێستا لەکوێیە پێتوانێت ئەمە جۆرێک لە پارادۆکس لە دژێکی لە تەناقۆز دروستەکە لەم لاوە لە سەد ئەندام پەرلەمانسیانی ئەکسیدانی ئەکەین بە ژن لەو لاشەوە ینی ڕوانینە کۆمەڵایەتێکە بۆ ژن زۆر دواکەوتوانەیە بۆیە من دەگەڕێمەوە سەر خاڵی سەرەکی ئەویش هوشیارکردنەوەیە وشیاری کۆمەلگا پەروەردەیەکی ناتەندروستی تاک ئەو تاکە چۆن لە منداڵیەوە پەروەردە کراوە بۆ نمونە لە قوتابخانەدا چۆن پەروەردە دەکرێت چۆن سەیری ژن دەکرێت منداڵێکی کە لە منداڵیەوە تۆ پەروەردەیەکی بڵێ کوڕەکە دەتوانێت هەموو شتێک بک بەڵام کچ ناتوانێت هیچ بکە تا ئێستا ئەمە و بری باوەڕەمان هەیە دایکە دەڵێ تۆ ئیش بکە بەڵام کوڕەکە خۆتمان دیمەکە باشە کەواتە ناهوشیاری تاکە پەروەردەی ناتەندروستی تاکە ئەوە کە تاک دەبێتە کۆمەلگا وایە من لە هەموو شتێک لۆمەی حکوومەت ناکەم لۆمەی سیاست ناکەم لەبەر ئەوەی تۆکە لە ماڵەوە خێزانێکی 5 نەفەری تۆکە لە منداڵەوە لە منداڵ نەتوانی پەروەردەی منداڵ بکەیت کە لە مناڵەوە پەروەردە تۆ پەروەردەیەکی تەندروست نەکرای حکوومەت خۆ ناتوانێت لە هەر ماڵێک کەسێکدانێت چاودێریت بکە کەواتە بەڵام خۆ حکوومەت دەتوانێت لە مەکتەبە لە مزگەوتە لە بەڵێ دێمە سەر ئەو خاڵە میدیای ئێمەدا بمبورە با پرسیارەکەوا لێ بکەم لە میدیای ئەوەنەی ژنە مۆدیل و ژنە نازانم کچە مۆدیل و ئەوەلان کرۆزەرم بۆ کردرا ئەوانە دەرەکەون و خەڵک چەپڵیان بۆ لێ تۆ دەرناکەوی وەک مشهور خۆرێکی ژنان بەتەکید بەداخەوە بزانە ئێمە لەمانەیە ئازادی زۆر بە هەڵە تێگەیشتین ئەویش خەتای چییە؟ میدیاکانی ئێمە سۆسیال میدیا کەناڵە ڕاگەیاندنەکان وای لە ئافرەت کرد ئافرەتی وەکو سلعەیەک نیشاندا لەو لاشەوە مزگەوت بەعەکس بەتەکید ئێمە ئافرەت زۆر لەوە گەورەترە بچی ئافرەت بازرگانی دەستەی پێ بکرێ عەرزی لاشەی خۆی بکە عەرزی دەستەی خۆی بکە ئافرەت زۆر لەوە گەورەترە کە دانیشی جلێک لە بەرکاو بچێتە جادە ئەوە پێشانی خەڵکی بدات ئێمە لە ئازادی هەڵە تێگەیشتین ئازادی بەمانای ئەوە نییە من جلێکی ڕوت لە بەرکەم من بچم تەجمی لێک بکەم بێمە سەر شاشەکان لەگەڵ ڕێزم خۆم بابدەم ئازادی ئێمە بەداخەوە ئێستا ئەو جیلێ ئێستا بەرەو ڕێیەکی نادیار دەڕۆن ڕێیەکی زۆر تاریکە کەواتە ئێمە چیمان کرد ئەوە ژنمان خستە سیاسەتیشەوە کردمان بە سەرە کۆزیرانیش لەم ناو کۆمەلگە کە ژێرخانی سیاسەتەکەی وێران بووە بەڕاستیم با زۆر سەریح بم لەگەڵ جەنابەت من لە ساڵی 2009
چالاکوانم لە مافی مرۆڤ من لە ساڵی 2009 لە ناو کەیسی خەڵکیم لە ناو کاری مەیدانیم ئەوەی ئەو 2 ساڵەی دیتم لە ژیانم نەمبینیوە گەیشتم ئەو تەمەنە یعنی نەمدیتە ئەو کۆمەلگای ئەمە منداڵێک کە تەمەنی 12 ساڵە دەچی لەشی خۆی عرض دەکات لە تیکتۆک و لە سناپ و لە نەزم لە ئەپلیکیشنەکانی کە گۆرانی دەڵێ و مکیاجەکە و جلیکی وا لە بەردەکە ئەو وێرانکردنە بەڕاستی بەزەوە خەتای سۆشیال میدیە خەتای سۆشیال میدیایە خەتای وەزارەتی پەروەردەیە خەتای هەموو کەناڵە ڕاگەیانەکانە بەڕاستی من کەناڵێکی ڕاگەیانی کە تۆ بەرنامەیەکت هەیە 10 دقە کۆمەلگا چ لەو 10 دقەی ئیستیفادە دەکات بەڕاستی یعنی ڕێزم لەو جەنابتان دەستخۆشیتانێ دەکەم بەڵام دەبێت بەرنامەی هەفتانە هەبێت بەلای کەم سعاتێک 2 سعات دابدرێت هوشیارکردنەوەی کۆمەلگا لە هەموو شوێنەکە ئێستا ئەمە دوو بوارمان هەیە بە دوو شێوە لەلایەکە و مەسەلە دینیەکە ژنوا لێ ئەکات کە تەدەخلی سیاست نەکە یا با بڵین کللتوری کۆمەڵایەتیمان بەگشتی کە دین بەشێکەوە لەلای ترۆژن ئەکرێتە کاڵایەک بۆ ڕابواردن تۆ لە جاتی ئەم دوانە چاکەی بۆچی باسی کۆتا بۆ منەکەی زۆر بەداخەوە ئەمە ڕێزم هەیە لە ڕێکخراوەکانش هەر ڕێکخراوم هەیە بەڵام دەبواە لە سەرەتاوە ئەوان کار لەسەر هوشیارکردنەوە بکەن پێش ئەوەی کار لەسەر ڕێژەی بەشداری ژنان بکەن بەڕاستی لەبەرەوەی من کە ئافرەتێک دەبم بۆ سیستەمی کۆتا ئافرەتێک دەبمە پەرلەمان کە ئەو ئافرەتە هیچ نەزانێ هوشیاری نەبێت نتوانێت دیفاع لە مافی خۆی بکە مافی چییە مافی بەرامبەری مافی مینەکەی باشە من بۆچی بیبم من دائم ئەو قسە دەکەم هەردەم بۆم گوتووە یەکەم شت و باشترین دەبێت ژنانیش لە پەرلەمان هەروەکو پیا و بیرەکەنەوە بەس قاڵبەکان ناتوانم بڵێم گشتگیر نییە بەڵام هەندێکیان لەبەر ئەوەی ئێمە بڵێنەڵێ لە کۆمەلگایەکین پیا و سالارین بەڕاستی ئێمە بەو مەزاهرە و بەوانەی کە دیارن هەڵ ناخەڵەتین لەبەر ئەوەی ئێمە دەزانی چ هەیە چۆن بیر دەکرێتەوە پیاوێکە کچەکەی بۆ نمونە دەڵێت کە تۆ نابێ سیارە لێ بخوڕی دەبێ براکەت لێ بخوڕی تۆ نابێ ئەم جلە لە بەرکەی دەبێ براکەت کێشەینە ئەم کچە تووشی هەڵە دێ ئەم کچە دەچی من شتێکی باشترێکم و بخۆم بیکڕم ئەو مۆدێلانەی کە دێنە سەر شاشەکان کەناڵە ڕاگەیانەکان کە ئەرزی لە شولاری خۆیانەکەن ئەم کچە لە ماڵەوە دەیبینی لاسایی ئەکاتەوە یاخود ئەم کوڕە دەیبینی ئەوە یعنی بەڕاستی گاڵتە بە مێشکی کچانە گاڵتە بە مێشکی ئەو جیلەیە لە دنیای بڵین بەگشتی مەبەسم لە ئەوروپاوە هەتاکو چین و هەتاکو ڕوسیا و هەتاکو کوردستان و جیهانی ئیسلام بەگشتیش بە هەمووی ژن هەر لە ناو سیاسەتا زۆر کەم هەتا لە ئەوروپا و ئەمریکاشیانی پێتوانێ مەسەلەن ئێستا لە ئەمریکا یا لە ئەوروپا و هەموو ئەمریکاشە لە سەتایەکی ژنان یانی لە سەتایەکی سیاسیەکان ژنان نەبن ئەمن پێشتر ئەگەر سیرێک بە مێژوودا بکەینەوە لە مێژوو لە سەرەتاوە لە پێش ساڵی 1970ەوە کە لە هیچ وڵاتێکی دنیا ژن پێگەی سیاسی نەبووە کە باس لە جێندەر کرا پاشتی پاش ئەوەی مزاهراتی زۆر کرا لەلایەن ئافرەتانەوە کە داوای مافەکانی خۆیان کرد بۆچی ئێمە بڕیارمان نییە بۆچی ئێمە لە پێگەی سیاسینین لە ئەمریکا لە ئەوروپا بەیەخ بە ئافرەت نەدەدرا لە دوای ساڵی 1970ەوە و لە دوای ئەوەی کە جێندەر هاتە بوارەوە کە ئیتفاقی سیدا و کرا کە نابێت جیاوازی ڕەگەزی هەبێتن لە بینی ژن و پیا و اینجا دەست پێکرا کە ماف بە ئافرەت بدرێت ئافرەتیش وەکو پیاوە شان بەشانی پیا و ئیشی کردیە بەڵام ئەوەی کە دڵخۆش بوو لەو کابینەی حکوومەتی هەرێم کە ئێمە سەرۆک پەرلەمانمان ژنە کە ئێمە جێگیری سەرۆک پەرلەمانمان ژنە ئەوە بەڕاستی زۆر دڵخۆشی کردین ئەگەر هەر پارتێکی سیاسی فەرقی کردووە یانی ئەگەر پیاوە بێ یا ژن بێ فەرقی کردووە لەبەر ئەوەی ئێمە با شتێکت پێ بڵێ مامۆستا پێگەی ژن لە پارتە سیاسەکان لە هەر وڵاتێک ئێستا بنەمایەکە بۆ پێشکەوتنی ئەو وڵاتە بەگشتی ئەتوانین بڵین لە هەرێمی کوردستاندا ژنان بە هێواشی خەریکن پێگەی خوان لە ناو کایی سیاستدا دەکەنەوە پێمان وایە ئەمەش پێویستیشی مێژوویە نەک تەنیا ڕواڵەت بینی بێ سوپاس کە بینەرمان بوون.